خۆی بەخشندە و مێرەبان سڵاتەن لە بێبینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان من عیمران ئەمیر خۆشحاڵم لاڵقەیەکی نوێی بەرنامەی پەیامی تۆ لە شاری هەولێر بە ئێوەی خۆشەویست شادمەوە لە هۆڵی دەستگای ڕۆشنبیری نووری حیکمەم کە ئەمڕۆکە ئاهەنگی کۆتایی خولی ئاهەنگی کۆتایی بەهای فرمودەیەکی بەڕێوەدەستی کە 1500 کەس توانیویانە لەم پرۆژەیەدا فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەبەر بکەن و ئەزبەر بکەم من ئەوان بۆیەوە دەدوێنم و ئێوەش بینەر و بیسەرمان. چەند فەرمودەت لەبەر کردبوو تۆ لەم پرۆژەیەدا؟ سەرەتا بەناوی خودای گەورە ڕاستەکەی دە فەرمودە مابوو لەبەری بکەم زۆر هەوڵمدا چکە من تاخیر کەوتم لە پرۆژی بای فەرمودەکە باشە یەکێک لەو فەرمودانەی کە لەبەرت کردبێت فەرمودە إن الله لا يقبل مني عمل إن الله لا يقبل من عملي إلا ما كان له خالصا وابتغي به وجهي. ئەوەی کوردی ئەم فەرمودەیە زانی؟ وڵا بەس لەبیرم نەماوە. لەبیرە نەماوە. لە ماوەی چەند ڕۆژە تۆ ئەم فەرمودانە لەبەر کرد؟ وڵای نزیکەی هەفتەیەک. واتە بە هەفتەیەک چەند فەرمودە توانی لەبەر کەیت؟ سوپاس بەخوا توانیم گشتی لەبەر بکەم. گشتی چەند دانە بوو؟ 50 دانە. 50 دانە. بەڕاوی کوردیەکەوە لە سەرتان بوو یان تەنها عەرەبیەکەتان لەبەرە کرد؟ وڵا عەرەبیەکە و معناکەیشی. باشە یەکێک لەو فەرمودانەم پێ بڵێ کە لەبەرت کردبوو یان بۆمان بڵێ و ڕاوە کوردیەکەشمان پێ بڵێ. بەڵێ بەڵێن ڕازگۆ بە ئەڵێ عليكم بالبر فإن البر يهدي عليكم بالصدق فإن الصدق يهدي إلى البر وإن البر يهدي إلى الجنة. واتە وەسیەتان دەدەم کە ڕازگۆ بن چونکە ڕازگۆیی بۆ چاکە دەتانبا چاکش بۆ بەهەشت. پێم بڵێ هەستێکی چۆنت هەیە کە دەبینی ئەمڕۆ منداڵەکەت فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردووە؟ الحەمدوللا زۆر پێخۆش بوو. تا چەند گرینگە دایک و باوکان یعنی هانی منداڵەکانیان بدەن لەسەرەوەی کە فەرمودەی پێغەمبەری خوا لەبەرکە؟ بەڵێ وڵی لەم کاتەکە زۆر گرنگە بەڕاستی مناڵ ئەمڕۆ هەمووی فێری ئەم مۆبایل و تەلەفۆن پۆبجی و ئەنواع مەشاکیل بووە. ئەگەر هەوڵیان لەگەڵان نەدێ نانێنی بۆ مزگەوتەکانیان بۆ ئەو شوێنانەی کە حەدیث و ئایەتەکانی تیا لەبەرکەن هەر لە ئیساوە بە مناڵی فێر نەبن دوای گەورە بن لە دەست دەرەچن و بەڕاستی دوای سەیتەرە ناکەی بەسەر وەزەکان. گرینگە دایک و باوکان لەم تەمەنەیە گرنگی بە مناڵەکانیان بدەن؟ بەڵێ لەم کاتە زۆر گرنگە جەسا بنێکی لەوانە و مناڵی منەکە ئەو هەدیە بەدەشتە زۆرم پێ خۆش بوو. وتی باوە دەرچۆ بۆ عەمرە بچم بۆ عەمرەتم ڕۆڵێکیان زۆرم پێ خۆشە. ئەگەر بۆشم بکرێ خۆشم بچم لەگەڵ تا ئینشاءڵڵا. چەند فەرمودەت لەبەر کردبوو لەم پرۆژەیە؟ 50 فەرمودە. باش یەکێک لەو فەرمودانەم پێ بڵێ بە کوردیەکەشیەوە کە لێرە لەبەرێ کردبێت لەم پرۆژەیە. رحم الله من سمع مني حديثا فبلغه كما سمعه واتا اوي فرمودا كردي كم لبستوا باشە فەرمودەیەکی ترم پێ بڵێ کە ئێستا لە یادت بێ. رضا الله في رضا والد وسخط الله في سخط والد. زۆر باشە. هەستێکی چۆنت هەبوو کە ئەم 50 فەرمودەیەت لەبەر کرد؟ بەڕاستی بۆم زۆر خۆش بوو. پێم بڵێ چەند فەرمودەت لەبەر کردبوو و هەستێکی جۆنت هەیە کە دەبینی ئەمڕۆ خەڵات کرای؟ هەر 50 فەرمودەکەم لەبەر کرد هەستێکی زۆر خۆشم هەیە. لە ماوەی چەند ڕۆژە 50 فەرمودەیە و لەبەر کرد؟ 20 ڕۆژ. ینی بەرنامە دانا بوو بۆ لەبەرکردنی فەرمودەکان؟ بەڵێ ڕۆژی دەدانم لەبەرە. باشە یەکێک لە فەرمودەکان کە لەبەرت بێ ئێستا حەسکی پێشکەشی ئەمەیکەی یەکی لە فەرمودەکانم بۆ بڵێ. رضي الله في رضي والديه وسخط الله في سخط والديه. کوردیەکەی لەبیرە؟ بەڵێ. کوردیەکەی چییە؟ دەڵێ دایک و باوکت ڕازی بکە خوای گەورەشی ڕازی بکە. هەستێکی چۆنت هەیە ئەمڕۆکە لە ئاهەنگێکی وا خەڵات کرای تا چەند دڵە خۆش بوو؟ من زۆر خۆشحاڵم سەرەتا سوپاسی دەستگای نووری حیکمەکەم کە ڕێخۆشکەر بوو بۆ ئەوانەی کە لە سۆران من خۆم لە سۆران بەشداریم کوران توانیم نەمرەینەوە تۆش بەدەست بێنم لە تاقیکردنەوەکاندا. وە سوپاس بۆ خوا کە لە تیربشکەکەشدا سەرکەوتم توانیم پلەی بەدەست بێنم لە قۆناغی دووەم. چەند فەرمودە و لەبەر کردبوو تۆ؟ 50 فەرمودە. ئەمە ئەو فەرمودانە تەنها
تەنها لە چوارچێوەیەکی تەسکا نایبینین تەنها لە بەرکردن بێ و بڵێن ئەو نەفەرمودیان لەبەرە حکمت لە بەرکردنی تەشجیعکردنی ئەو گەنجانە بۆ لە بەرکردنی فەرمودا بۆی جیلونەوەیەکیان لێ دەربچێ بتوان مقدراتی ئەم وڵاتە ئەخلاقی ئەم وڵاتە قیەمی ئەم وڵاتە بەهای ئەم وڵاتە دینی ئەم وڵاتە بپارێزن تا بتوانن لە وەکو وڵاتانی تر پێشکەوین چونکە ئێمە ئەزانین ئەو حەدیثانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکو گوڵ وایە چۆن مێشەنگوین گوڵ هەڵمژێ کا بەهەنگوین ئەم گەنجانش لە دەوروبەر ئەم گوڵی پێغەمبەرە کۆ ئەبنەوە کە کاتێک پەروەردە بوون لەسەر فەرمودەی پێغەمبەری خوا و لەسەر پەروەردەیەکی جوانی قورئان بێگومان هەم خێزان و هەم عائیلە و مجتەمەعی ئیسلاحات دەکەن. حاجیەوە لەوەی پرسیاری بەشێ لە بینەران بێ کاک حاجیش ئەوە بە بچوشی و خەریکی فەرمودە و ئێستا حاجی کاروانێکی لێ دەرچووە لەوەی خەڵکێکی زۆر گوێی لێ بگرێت و بە قسەکانی ئەوەی کە تۆ ئێستا ئەیبینی چوار قسەی خێر بۆ ئەو خەڵکە ئەکەین ئێتیزاماتێکمان پێوە دیارە هەمووی لە ڕابردووە لە مناڵیە لە خزمەتی چەند مامۆستایەک دانیشتوین حەدیثیان پێ لەبەر کردوین قورئانیان پێ لەبەر کردوین دەرسی جوانیان پێوتوین تا توانی بێتمان گەشتنی بەم حەددا. باشە دەست خۆش بێ دەستمە لای مامۆسا ئەگەر بە بیرت بێ لە تەمەنی چەندیەوە دەستە بە لەبەرکردنی فەرمودە کریان یەکەم فەرمودە لەکوێ لەبەرت کرد؟ وڵی برێم لە تەمەنیشی زۆر گسکە الحەمدە ئێمە هەر منداڵ بوون وەکو جەنابی کاکە حاجی فەرمووی الحەمدولیلا دڵمان پەیوەستەی مزگەوت بوو تەبانەوەش کاریگەری دایک و باوکەکانمان بوو کە ئێمەیان هەندەدا مامۆستایان بۆ پیادەکردن و مامۆستایانیش خوا پاداشتان وەکو باوچێک بۆ ئێمە وا بوون دەرگای دڵ و مزگەوت و ماڵەکانیشان بۆ کردبووین منەتە لەو کاتانێک کە وەزعەکە ناخۆش بوو بەبرم دێ لە ڕێگای مزگەوت ینی فەرمودەم لە مامۆستای وەردەگرت و لێ ڕاڤەدەکردم ئەوە لە بچووچێوە الحەمدولیلا هەروەها گۆشکرانی ئێستاش بەربوومەکەی نەتیجەی ئەو پەروەردە جوانەی ڕابردووە الحەمدولیلا. لە مامۆستا تا چەند گرینگە دایک و باوکان منداڵەکانیان هەم بدەن لە بەشداریکردنی پرۆژەیەکی وایان تا چەند گرینگە لە ئێستادا و بە تایبەت لە زمانی ئێستاکەدا منداڵان فەرمودەکانی پێغەمبەری خوا لەبەرکەن صلی الله عليه وسلم. ئەوە داواکاریی قورئانی قو ئەنفوسەکم وأهلیکم نارە سەرەتا باوک ئەنجا دایک و منداڵەکانی بپارێزی و باشترین شتیش لەو ڕۆژگاری ئێستا کە پڕاپڕێتی لە فیتنا کە هەڵدێر زۆر بووە ئەوەیە کە ئێمە منداڵەکانمان پێویستکەن بەخوا و پێغەمبەر صلی الله عليه وسلم و بین ئەو خوول و دەورانیان بۆ بکەینەوە و دەستی و زۆرە کەسانش ماز بکەین ینی دوعایان بۆ بکەین تەشجیعیان بکەین هاوکاریان بین کە جێگەی ئێمە پڕ دەکەن و جیاتی ئێمە منداڵەکانمان پەروەرد دەکەن کەواتە زۆر پێویستە ئەوە لەسەر هەموو لایەکمان بە تایبەتی کە ئەوەی لایانی پەیوەندیەت دارە ئەوەی کە موسساتی بەدەستە ئەوانە ئەوی شە بکەن و تەشجیع و دەستخۆشی لەو کەسانە بکەن کە ئەوانە خۆبەخشانە بەو شتانە هەردەستن. تۆ چەند فەرمودەت لەبەر کردو لە ماوەی چەند ڕۆژە ئەم فەرمودانەوە لەبەر کرد؟ خۆی کتێبەکە 50 فەرمودە بوو ئەو مودەیە کە دانرا بوو تێدا کتێبەکە داوەشکرەوە کاتی امتحانەکە مانگێک بوو بۆ مانگە هەر 50 فەرمودەم لەبەر کرد. بەڕافەیەوە لەبەرت کرد؟ بەڕافەیەوە بەناویشیەوە. باشە یەکێک لەو فەرمودانم پێ بڵێ کە لەوێوە لەبەرت کردبوو تا ئێستاش لەبیرتەوە هەرگیزیش دەبیری ناکەی. يك فرمودان زور سلسلمان قدش لبيلي ناكم رضي اللهم رضا الوالد سخط اللهم سخط الوالد رزامني خوال رزامني دايك باغ دا تربوني دايك باغ دا يعني گرینگە لەم فەرمودەیە ئەومان بۆ دەردەکەوێت گرینگە تۆ دایک و باوک لە خۆت ڕازی بکەی و دڵی دایک و باوک نێشێنی. طبعا زۆر فرمودەکە سلسلمان قدش لبيلي ناكم تۆکو گەنجێک تا چەند پێت وایە گرینگە منداڵەکانمان وەنەوەکانمان و گەنج لە ئێستاکەدا بەشدار بێت بە پرۆژێکی وا گرینگ و لە پرۆژێکی وا گرینگ بەشدار بێت. بێگومان من وەکو ئەندام بوویەک ئامادە بوویەک لە مانگە ینی بە چۆنەڵی زۆر گرینگ و پێویستە لەم سەردەمی تەکنەلۆژیا و ژاوەژاوی سەدان هۆکار هەیە بۆ دوورخستنەوەی مناڵان گەنجان بەلا ڕێدا بردنیان و دوورخستنەوەیان لە دین و خۆشەویستی بۆ محمد صلى الله عليه وسلم وبو إسلاميتي طبعا يعني أمزورة رسمانة أمزورة خلانة بو منالان بو يعني بو نويتش دهاتو بو ولات من بو أمري من زور بپیوستی دزانم. بەڵێ بینەران بسیرانی خۆش دیار لەگەڵ مامۆستا سیروانم یەکێک لە سەرپەرشتیارانی پرۆژەی بەهای فەرمودە دیارە چەند سەرپەرشتیارێکی مامۆستایەکێک لە سەرپەرشتیارەکانە مامۆستا خۆشحاڵن کە لەگەڵ ئێمەی پرۆژەکەتان ئەم جارە چۆن بەڕێوە چوو و چەند کەس لە پرۆژەکە بەشدار بوون. زۆر سپاس بسم الله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. پرۆژەی بەهای فەرمودە پرۆژەیەکە لەو خزمەتکردنی فەرمودەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئێستادا چار قۆناغی بە شێوازێکی ڕێک و پێک بەڕێکردیە. لەم قۆناغدا کە تایبەت کرا بە منداڵان نزیکەی 7000 منداڵ بەشداریان تێدا کرد. چەند کەس توانیان چەندێک لەو منداڵانە توانیان نمرەی تەواو بەدەست بێنن؟ بەڵێ ئەوانەی نمرەی تەواویان بەدەستهێنا کە بریتە لە 100 لەسەر 100 3200 منداڵ ئەو نمرەیان بەدەستهێنا.
مامۆستا گرنگی ئەم پرۆژانە لە چیدایە و بۆچی ئەم پرۆژەیەکی واتە هەڵبژاردووە لە ئێستاکەدا؟ بەڵێ خوا سبحانه وتعالى دەفەرمێ لەقەد كان لكم في رسول الله أسوة حسنة باشترین چاوساغ و پێشەنگ و مامۆستا بۆ ئێوە پێغەمبەری خوای عليه الصلاة والسلام لە ئێستادا کە هێرشێکی زۆر لەسەر فرمودەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام هەیە زۆر بە ضروری دەزانین دووبارە ئاشنایەتێکی پەیدا بکەینەوە لە مابینی فرمودەکانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام بە تاکتاکەکانی کۆمەلگا و ئاشناکردنیان و پەروەردەکردنی تاکانی کۆمەلگا لەسەر ئەم فرمودانی پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام. بەهای فرموودە لەم جۆرە پرۆژەیە لە هاوشێوەی ئەم پرۆژەیە بەردەوامە بێت و وەکەی دەست پێکەنەوە. بەڵێ خوا پشتیوان بی نیەتمان وایە ئەو پرۆژەیەکی بەردەوام بی ساڵانە یان ساڵێ 2000 ئەنجام بدرێتن لە ئێستا ئامادەکاری دەکرێت لە بۆ قۆناغی پێنجەم ئینشاءالله لە کاتی خۆی لە بۆ گەورە و بچووکانە بێم جارە ژیان تایبەت دەبێ بە مناڵە. بەپێی ئەو بەرنامەی دانراوە هەموو هاوینێک پرۆژەی تایبەتمان دەبێت بە منداڵان و پرۆژە گشتیەکەش بەردەوام دەبێت. تۆکو گەنجێک گرنگی پرۆژەی بەهای فەرموودە یان ئەم جۆرە پرۆژانە لە چیا دەبین و تا چەند گرنگە گەنجان بەشداری بکەن؟ باڵە دەستخۆشتان لێ دەکەم وڵایە ئەو پرۆژانە زۆر گرنگە بۆ حکومەی کە ئەو پرۆژان زیاتر ئیش دەکەن لەسەر ئاسی هۆشیاری کۆمەلگا بەگشتی واتە تاکەکانجا لە هەموو چینەکان ئەو بە پرۆژانە ئەم قۆناغی کە دیارە قۆناغی چوارم تایبەت بە منداڵە بەڵام لە قۆناغەکانی در بە پیر و گەنج و منداڵەوە بە ئافرەت و پیاوە هەمووی بەژار بوو هەمووی سوودی لێ بینێ بەڵام بێگومان ئەو پرۆژانە گرنگێکی زۆری هەیە بەڵاش گرنگی لە بەرکردنی فەرموودە بۆ گەنج چییە؟ یان فەرموودە چی بە گەنج دەگەێنێت؟ بەڵێ دیارە ئەو فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو فەرمودە دووسانەی کە بۆمان گێڕاوەتەوە بەڕێزمان گەیشتووە کۆمەڵێک بەرنامە و پرۆگرامی کورت و پوختن بۆ ئەوەی بتوانی لەسەری بڕۆی بنمونە هەموو زیاتر ئەو فەرمودان بەتایبەت لەو پرۆژەیەدا فەرمودەی سلوکین ئەو فەرمودانن کە ئەوکو بڵێ فەضائیلن باسی چۆنیەتی مامەڵەکردن لەگەڵ دایک و باوک لەگەڵ خەڵکدا دەکەی دیارە کە قسەیەک جوان بێ خەڵک پێی کاریگەر دەبێت و باشترین و پیرۆستترین کەسی سەر ئەو زۆر دیارە پێغەمبەر صلی الله علیه وسلم قسەکانیشی بۆ حکومەی کە بۆ شێوازن و وحی لای خۆی گەورە بۆ هاتووە بێگومان قسەکانیشی باشترین قسەن. باش تا چەند گرنگە دایک و باوکان هانی منداڵەکانیان بدەن لە پرۆژەیەکی وەها بەشدار بوون و بە تایبەت لە سەردەمی ئێستاکەدا؟ بەڵێ بە تایبەت لە سەردەمی ئێستاکە بە دایک و منداڵان کە بنمونە پرۆژێکی ئاوا دەکرێتەوە تایبەت بووە منداڵان دایک و باوکان پشکی شێریان بەردەکەی لەوەی منداڵەکانیان هان بدەن چەندین دایک و باوکە بۆ سەرەتا وای وتوتێتی پرۆژەکە ینی پێمان شتێکی ئەو تۆ نەبووە کەم بەس ئەوەندێ 50 فەرم لەبەرەکەی بەڵام کە دیومانە منداڵەکەم ماوەی 2 مانگە لە کۆمەڵێکشتی بێسوود دابڕاوەکو یاری ئەلکترۆنی ئەو شتانە و خەریکی لەبەرکردنی فەرمودەیە کە فەرمودەکانیش دەبینێ نووسراوە یەکی لە فەرمودەکان ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە باسی پلە پای خزمەتکردنی دایک و باوک دەکا یعنی کە دایک و باوک ئەوە دەبینێ منداڵەکەی ئەو فەرمودەیە بخوێنێتەوە لەبەر بکە بێگومان کاری تێ دەکا بێگومان دەزانێت منداڵەکەی ڕۆشی بەرامبەر ئەو جوان دەبێت باسی چاککردن دەکا باسی هاندان دەکات لەسەر فێربوونی زانست ئەوانش کە هەمووی سوودێکی باشی دێ بۆ منداڵان کە لە ئێستاوە لە مێشکی و لە ناخیدا بچەسبێ. بەچەند ڕۆژ ئەم فەرمودانت لەبەر کرد؟ 20 ڕۆژ. فەرمودەکان کاریگەری لە ژیانی تۆ کرد ئەو شتانەی کە پێغەمبەری خوا باسیە کرد لە ژیانی خۆت تەطبیقت کرد؟ بەڵێ. لە ماوەی چەند ڕۆژان فەرمودانت لەبەر کرد؟ 10 ڕۆژ. باشە تۆکو باوکی تا چەند هەستێکی خۆشتەیە کە دەبینی ئەمڕۆ منداڵەکەت لە ئاهەنگێکی وا خەڵا دەکرێت بۆی کە فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەبەر کردووە؟ وەڵڵاهی هەستێکی زۆر خۆشە بەڕاستی ینی دەستخۆشی لە مامۆستا بەڕێزەکانیش دەکەم کە هاوکاری ئەو تەلەبانە بوون کە ئەو بەرنامەیان ساز کرد لەو تەلەبانە هاندانە لەو تەلەبانە کە بەڕاستی شانازیە جێگای دەستخۆشیەوە و مامۆستا بەڕێزانە. ئامۆژگاری چییە بۆ تەڵەب بۆ قوتابیان بۆ منداڵەکانەوەی بۆ وەکو تۆ خۆیان مەشغوڵکەن لەبەرکردنی فەرموودە؟ بەڕاستی شتێکی زۆر باشە کە لەبەری بکەیت چونکە لە قیامەتدا پاداشتەکەی باشترە لەوەی کە خەریکی ئەم پۆبجی و ئەم موبایل و ئەم شتانە بێت. چی ئامۆژگاریەکت بۆ گەنجانە هەیە لە تەمەنی تۆیان خەریک نین بە لەبەرکردنی فەرموودە؟ والله ئینشاڵڵا دەست پێ بکەنەوە و دوورکەونەوە لە شتی خراپە پایدایەتیان بدات. باشە لەبەرکردنی فەرموودە چی بە تۆ بەخشی؟ کاتی فەرمودەکانە لەبەرکرد ئێستا 50 فەرمودەی پێغەمبەری خوا لەبەرە هەستێکی چۆنت هەیە؟ ڕاستێکی زۆر خۆشە چونکە بەهۆی فەرمودەکانەوە توانیم
لە دینی ئیسلام جاتی شارەزا بووم ئیمان بە قوتوب. چەند گرینگە تا چەند گرینگە بەڕای تۆ دایک و باوکان گرنگی بە منداڵەکانیان لەسەر فەرموودە و لەسەر فەرمایشی پێغەمبەری خوا ڕایان بێ. وەڵاهی زۆر گرنگە بەڕاستی، یعنی لەسەر دایک و باوک واجبە کە ئەو فەرمودانە ینی پێشانی ئەولادەکانیان بدەن بەڕاستی، ینی لەسەر فەرمودەکانی خۆشەویست بەردەوام بن. بەتایبەت لە کاتی ئێستا کەشدا ینی ئێستا ئەو هەموو تەکنەلۆژیا و پۆبجی و کورە ئەنواع ئەلعاب یاری گرینگە منداڵەکە بەوە یعنی باشتر لەوەی بە فەرمودەکانی خۆشەویست ینی سەرقال بیتن نەک بە تۆبجی و یان فەیسبوک و ئەنتەرنێت و ئەو شتانە شەوانە هەتا سعات 12 شەویان دوی بەیانی یعنی بەردەوامی لەسەر ئەو شتانە. تۆ هەستێکی چۆنت هەیە کە بینی ئەمڕۆ منداڵەکەت لە ئاهەنگێکی وا خەڵا دەکرێت؟ وەڵا خوشحاڵم بۆ بەهای فەرمودە کە توانیان ئەو من گرینگە بپرسم تا چەند گرینگە دایک و باوکان لە ئێستا منداڵەکانیان بە شتانە خەریک بەس ئەوە نییە هەدێ و هین بەس هەر بەژاریان کرد هەموو شتێکە بەس بەژاریان کرد فەرمودەکان لەبەر کرد ئەو هەموو شتێکە بۆ من بەستی من ئەگەر هەدێ هیچیان بۆ نەبایە خۆشحاڵم بەس چەند کچێترم بەژاری کرد بەس هیچی بۆنەوە بۆ هەمویان خوشحاڵم. تا چەند گرینگە دایک و باوک لە ئێستاکەدا منداڵەکانی بە لەبەرکردنی فەرمودە مەشغوڵکان تۆ ئامۆژگاری چیە بۆ دایک و باوکان؟ گرنگە باوک و دایک ئیمڕۆ ڕۆژێکی زەحمەتە خۆزانی تر ئەبێ ئاگای لە مناڵەکانی بێ بۆ پرۆژێکی ئاوا بەژاری بن ینی فەرمودە جوانان لەبەرکەن لە هەموو دنیا و قیامەت دەیبەنەوە. پێم بڵێ چیت هەیە بۆ گەنجەکانی وەکو خۆت ئەوانی کە لە تەمەنی خۆتان و تا ئێستا فەرمودیان لەبەر نەکردووە چی بە گەنجەکانی وەکو خۆ دەڵێ؟ ئەو پرۆژە بەردەوامیشە بێەوە زۆر دەمەوێت واتە ئەوانەی کە وەک خۆ من لە تەمەنی منان زۆر بەشداری بکەن لەو کۆرانە و لەو مناسبانەکە پەنجا فەرمودێ و گواز گرینگە بەشداری بکەن؟ بەڵێ زۆریش گرینگە. تا چەند گرینگە گەنجی وەکو تۆ لەم تەمەنەیە بەشداری ئەم فەرمودانە بکەن بەشداری ئەم پرۆژانە بکەن و تۆ وەکو خۆت تا چەند دڵخۆشی بە بەشداریکردنت لە پرۆژەیەکی وەها؟ خۆی طبعا گرینگە ئەلو تەمانەدا بەشداری ئەم پرۆژانە بکەیت بەڵام شتێکنی شلەیە کە هاوڕی باش دەبێت ئێستا کوڕی خاڵم لەگەڵمە و پێک و بەشداری ماکرد ناو دەرچوو نای دەرنەچوو زۆر گرنگ بوو بۆمان زۆر گەورەترین هەدیە هە کتێبەکە بوو پەنجا فەرمودەکەمان بە جوانی لەبە کردو و سوی زۆریشی پێگەیاندین و زۆرش دڵخۆشم لەو پرۆژە گەورەدا بەشدار بووم و بوومە خاوەنی قورئان. لەبەرکردنی فەرمودە چی بە مرۆڤ گەیەنێت؟ بێگومان لەبەرکردنی فەرمودە بۆ هەر کەسێک بۆ هەر تاکێک جا لە مناڵیەوە بێ یاخود لە هەر تەمەنێک بێ وا لەوەکە کۆمەڵگایەکی تەندروست تۆنەڵی پەروەردەیەکی تەندروست دروست بوو. بێگومان تۆ کەسێکە فەرمودە لەبەر دەکا یاخود دۆستایەتی دەبێت لەگە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بێگومان کەسێکە دەبێت خاوەنی ئەخلاقێکی ئەمین خاوەنی هەر کۆمەلگە دەبێتە خاوەنی کۆمەلگەیەکی ئەمین دوور لە هەموو ڕووداوێک لە حاڵەتی ناخۆش لە ڕووداوی نەخوازرا و بێگومان زۆر پێویستە ئینشەڵڵا لە داهاتوودا هەموو ڕێکخراوەکان زیاتر لە خزمەتی فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بن زیاتر ئەم جۆرە خولانە بۆ گەنجان بۆ نەوەکانی تازە زۆر پێویستە تاوەکو بڵێن هەر هۆکاری مسلسلی خراپ نییە تاوەکو هێزیان هەبێ و گەنجان و مناڵان بۆ خۆیان ڕاکێشن بەڵێ کۆمەڵێکی خۆشەویستان کۆمەڵەکان لە خۆشەویستانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە ئامادەن لە هەوڵدان خۆبەخشانە لە پێناو سەرخستنی ئەم دینە گەنجان و مناڵان بۆ لای خۆیان ڕابکێشن. بەڵێ بینەران و بیسەرانی خۆشەویست ئەوەی بینیتان و بیستان کۆمەڵەیەک قوتابی لەبەرکەری فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بوو کە بە خۆشحاڵیەوە ئەوان بەشێکیان هەروەکو دایک و باوکەکانیش باسییان دەکرد فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ناخی خۆیان چەسپاندووە و کاریگەری لەسەر هەڵسوکەوتی ڕۆژانەیان کردووە. دیارە پرۆژەی بەهای فەرمودە قرارە هەروەکو لە بەرنامەکە بۆتانم گواستەوە بەردەوام بێت و بە پرۆژەی جیاوازتری لەبەرکردنی فەرمودە لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان بەشدار بن. ئەوەی کە لێرە بەشدار بوو لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و هەر سێ پارێزگا توانی بیان یەکەمەکان بەدەست بێنن. ئەڵقێم جارەی بەرنامەی پەیامی تۆم پێشکەشکردم بەو هیوایی توانی بم هەندانێکی بچووک بۆ ئێوە بکەم بۆی کە منداڵەکانتان ڕابێنن یاخود منداڵ و گەنجەکان ڕابێن لەسەر لەبەرکردن و هەزبەرکردنی فەرمودەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. تاڵقەیەکی تر و بەرنامەیەکی تر لەگەڵ هاوکارم عەبدوڵڵا قەهار بە ئێوەی خۆشەویست شاد دەبینەوە تایبەت بە تەوەرێکی تایبەت تاڵقەیەکی تر بەخوای گەورەتان دەسپێرم.
سپاردەی خوا بێ.